چۆن دەست بکەم بە لەبەرکردنی قورئان، چۆن بتوانم بە ئاسانی قورئان لەبەر بکەم. نهێنی و کەسانە چیەوە توانیویانە هەموو قورئانیان لەبەرن. ئەی بۆ من دەستی پێەکەم سوورەتێ دوو سوورەت لەبەرەکەم تر دوایە ساردەوە. ئینشاءالله حەلمان بۆ ئاوردی. بە پێی تەجروبەیەم عەبدە فەقیرە لە لەبەرکردنی بەشێک لە قورئان هەمووینا وە لە دوایەوەی زۆر گەڕام بۆم دەرکەوت هەر کەسێک کە ئەوێ قورئان لەبەرکا لە سەرەتاوە چەند خاڵێکی بەدەستی پێوە بگرێ. ئەگەر لەسەر ئەو خاڵانە ڕۆیشت و بە توندی دەستی پێوە گرت ئینشاءالله سەرکەوتوویە لە لەبەرکردنی قورئان. و منم خاڵانە لە محاضەرێکی دوور و درێژ هەڵم داوە کورتم کردەوە لە چەند دقەیەکە بە کورتی باسیەکەم سەردێری خاڵەکانت بۆ باسەکەم ئینشاءالله دەستی پێوە بگرە ئینشاءالله خۆی گەورە لەبەرکردنی قورئان بۆ ئاسانە. خاڵێکم پێشەکی ئەوە بزانە برای بەڕێزم خوشکی بەڕێزم تۆ کە ئەم هەنگاوت ناوە بەرەڕووی قورئان هەنگاوێکی زۆر گەورەت ناوە. بەڕاستی قورئان خێر و بەرەکەتی نەبڕاوەیە هەم بۆ دینت هەم بۆ دنیات هەم بۆ ئاخرەتت. فەضلی زۆر گەورەیە. هیچ کەسێک ڕووی نەکردە قورئان، هیچ کەسێک خزمەتی قورئانی نەکردووە، هیچ کەسێک لە قورئانی لەبەر نەکردووە ئیلا لە لای خوای پەروەردگارە مەرتەبەتی زۆر جیاواز بووە. جا تۆش کە ئەم هەنگاوت ناوە بەڕۆڵی قورئان ئەوە نەبزانە هەنگاوێکی ئاسانە. یعنی بە قورس تەماشای مەکە بەخوا زۆر ئاسانە، لەبەرکردنی ئاسانە، خوێندنەوەی ئاسانە، تێگەیشتن لێی ئاسانە. بەتایبەت لەم سەردەمەیە کە یعنی ئەممەنە کار ئاسانی کردیاوە لە هیچ سەردەمێک ئاوا کار ئاسانی نەکردیاوە. خاڵی دووەم لەبەرکردنی قورئان بڕیارێکی جددی گەرەک ئەبێ لە نەفسی خۆتا بڕیار بدەی و تەوەکولکەی لەسەر خوای پەروەردگار نێڵی هیچ شتێ سارد کاتەوە. ئەگەر تەواو بڕیارت دا دەست بەرز کەرەوە بە لای خوای پەروەردگار لە سەرەتاتە ئێژە خوای جا منم قورئانە بەس لە پێناوی تۆ لەبەرێکم هەوڵ بدە با هیچ شتێک هیچ بەرژەوەندیە نەجوڵێنە بۆ لەبەرکردنی قورئان. وەڵڵا قورئان کاتێ سودت پێگەیەنێ کە تۆ لە پێناوی خوا لەبەریکەی بۆ ئەوەی خوای گەورە هەم لە دنیا و هەم لە ناو قەبر و هەم لە ئاخرەتشە پاداشت بۆ بنووسی. خاڵی سێم لەبەرکردنی قورئان و مراجعەکردنی قورئان خۆشەویستان کاتی گەرەک. یعنی تۆ ئەبێت جەدوەلی ڕۆژانەت حسابکەی کاتێکی بۆ دیاریکەی لە ئەمەندە بۆ ئەمەندە من بەیاغ بە قورئانەکەم ئەدەم، دوو ئاەت بۆ لەبەرەکەم، دوو ئاەت مراجعەکەم. ئەو کاتەیش کە دیاریت کرد نابێ هیچ شتێ بکەیتە قوربانی، نابێ بێژی وەڵا فلان یەڵا دەی خەمە دوو بەیانی خەمە سێ بەیانی نەنە ئاواتە کرە ساکەی. خاڵی چوارەم ڕێگای فێربوونی قورئان و لەبەرکردنی قورئان بەڕێزان ڕێگایەکە تەنیایی قبوڵ ناکە. یعنی تۆ الحەمدولله کە بۆ نمونە کات و تەرخان کردو قورئان لەبەرکەی و الحەمدولله خۆت یەکلایی کردەوە لەگەڵ خوای پەروەردگار و بڕیارێکی جدید داوە کەواتە ئەبێ هەوڵ بدەی مامۆسایەکی شارەزا بگریتە خۆت و ئێسایش مامۆسای شارەزا زۆرە الحەمدولله لە هیچ ناوچەیەک نییە تۆ سەیرەکە ئیلا بنکەی فێربوونی قورئانێ بنکەی لەبەرکردنی قورئانێ. لە مزگەوتەکانە ماشاءالله یەک دنیا مامۆسایە، لە کوچە و کۆڵانەکانە لە ملاوە ئەگەر ئافرەتی ئەگەر پیاوی مامۆسای قورئان خوێنمان زۆرە. ئەبێ دەست بگری بە مامۆسایەک بە جوانی فێری قورئانت کە سەرەتا پاشان لەلایە دەست بکەی بە لەبەرکردنی قورئان. ئەگەر دەستی پێوە بگری سەرکەوتووە بی ئینشاءالله. خاڵی پێنجم کاتێ سەرەتا دەسەکەیتە فێربوونی قورئان یان لەبەرکردنی قورئان زۆر بە تەبیعی ببینە تووشی کۆمەڵە کۆسپ و ناڕەحەتی هەیەیت ئێوە سەبر بگری نایە کۆڵ بە یەکسەر واز بێری. یعنی لەوانە تۆ هەر لە یەکەم جار و دووەم جار کە ڕووی بەلای مامۆساکەت قورئانە خوێنی ئاەتەکان ئەوەنە بە قورسێتە بەرچاوت و تەتەڵە زۆرەکەی ئەوێ ئەوە بزانێت چەند مایەکی تر کە ڕووی بۆ لای زمانت ڕاتێ ئاەتەکان بەلات و ئاسانە و خۆشە بێ ناوێ هەر ئەوەنە قورس بینی یەکسەر واز بێری. یان جاری وایە تووشی مەشغەڵەتێکەتی دووسێ مانگ لە دەرس داتەوەڕێ ئەوێ واز نێری دیسانەوە بگەڕێتەوە سەر بەرنامەکەی خۆت. یان جاری وایە تۆ ئینسان بە طەبیعەتەن جاری تاوان هەر ئەکرێ نایە تاوانێ وا بکات لێت بێژی شوێن وەسوسەی شێتان کەوی یەکسەر واز لە قورئانەکە بێری نە تەوبە بکە و قورئانەکە لەبەر خاڵ شەشەم ئەگەر هەموو شتێ حازر بوو و گەرە دەستکەی بە لەبەرکردنی قورئان لای مامۆساکەت یەک هەوڵ دە موسحەفێ تایبەت بە خۆت هەبێ لەسەر ئەو موسحەفە بخوێن و لەسەر ئەو موسحەفەش لەبەر بکە. ئەمە یارمەتەدا ڕەسمی ئەو لاپەڕانە لەبەر ئەەکەی زوو بەیادت تێتەوە. خاڵی دووەم هەوڵدە تەفسیرێکی کوردیت لە ماڵا هەبێ لە کاتێ مامۆسا پشکێکت پێدا لە بەریکەی سەی تەفسیرە کوردیەکەی کە زۆر یارمەتیدا بۆ حیفزەکەت. خاڵی سێمیش قەت پەلە مەکە و مامۆساش زۆر مەگۆڕە نە ئەو بەرنامەی کە ئەو مامۆسا بۆ دانا ئێجا ڕۆژی نی و لاپەڕە بۆنە لەبەرکە ڕۆژی لاپەڕی لەبەرکە دەستی پێوە بگرە لەگەڵ ئەوە بێ و بڕۆ لا مەدە لە بەرنامەکە بەخوا لەو بەرنامەیە لا دەی هەزار مامۆسایەتریش بگۆڕی نایەتەکەی. خاڵی حوتم یەکێ لەو ڕێگە باشانەی کاتوانی بە ئاسانی و بە کاتێکی کەم ئاەتەکانی پێلەبەرکەین من خۆم زۆر سوودم لێ وەرگرتووە هیوادارم ئینشاڵڵا وەر سوودی لێ وەربگرن بریتیە لە ڕێگەی دە یعنی چی؟ یعنی و لاپەڕی کاتەیە لە بەریکەیانە و سوورەتە ئاەتی یەکەمی بێ 10 جار بیخوێنەوە ئاەتی دوای ئەوە ئاەتی دووەمی 10 جار بیخوێنەوە دەجاری سێمە بەسمانەوەی ئەم ئاەتی یەکەم لەگەڵ ئاەتی دووەم پێکەوە 10 جار بیخوێنەوە و هەر ئاەتێکە زیاو کرد بێ لە سەرەتاوە 10 جار بیان خوێنەوە. ئاوا بەم شێوازە زۆر بە تۆکمەیی ئاەتەکان ڕەبتەقیتەیەکە و ئاسانی لەبیر ناچێت.
خاڵ هێشتم ئەگەر دەستکە بە لەبەرکردنی قورئان هەوڵ بدە سەرەتا لە سوورەتە کورتەکانە دەست پێکە. زۆربەی مامۆسایانی قورئان فێرخوازانیان بۆ شێوازە قورئانیان پێ لەبەرەکەن، لە جزئی عەمە دەست پێکەن، دوایە تەبارەک، دوایە مجادەلە. ئەم سوورەتە کورتانە کاتێک خوێنی هەر لە خۆیە دافعێکی زۆر باشە، هانتەدات لە ماوەیەکی کەما سێرێکی ماشەڵڵا جزئیە دوان سیان چوار ئاوە لەبەرەکەی ئەو کا بەرگاگری بۆ سوورەتە ینی درێژەکان و گەورەکان و بە ئاسانی سار نایت. خاڵی نوێ ئەم خاڵە زۆر زەرورە. هەر کەسێ سوورەتێ دوان جزئیە هەرچیەکت لەبەر کردووە ئەبێ بە بەرنامەیەکی جوان ڕۆژانە مراجعەیەکی تو نابێ مراجعەنەکەی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووێ سوێن بەو زاتەی نەفسی منی بەدەستە. قورئان زۆر لە حوشتر زووتر لە دەست خاوەنەکەی ڕاکە. یعنی چی؟ یعنی ئەگەر تۆ ڕۆژانە کاتێک دیاری نەکەی ئەوەی وا لە پێشووە لەبەرت کردووە مراجعەی نەکەی تۆ وەکو وایە هیچت نەکرد. خاڵی دێم و کۆتایی لە بەرکردنی قورئان کەس بۆ کەس ئەگۆڕێت. مەرجنی هەموو کەسێ بتوانێت هەموو قورئان لەبەرکە. نە، تۆ سەیری خۆت کە چەندێکت پێکرێ ئەوەندە لەبەرکە، جوزێکت پێ لەبەرەکە جوزێ لەبەرکە، دوانت پێ لەبەرگە دوان لەبەرکە. ئەلموهیم پارێزگاری لێ بکە با ئەوەت لەبیر نەچێت. بۆ چونکە تۆ هەر بۆیی کە ئەو بەشەی لەبەرێکی و ئەیکی بە هاوڕێی خۆت تۆ خێر و بەرەکەتی قورئانت دەستکەوتووە. مهمەیە تۆ لە قیامەتە کاتێ ناوتە خوێندنەوەیەژن فلانە کەس بخوێنە و پلت با بەرز بێتەوە چەند ئاەتێکی باش لەو کاتەیە لەبەرێ وەلە کۆتایی ئامۆژگارین بە هەموو قورئانە دەستێکەوەیە وەکو لە فەرمودەیە هاتووە قورئان یان شایەتیت بۆدا بەهۆی قورئانەوە تۆ لە دنیا و لە ئاخرەتە پلت بەرزەوێ یان شایەتیت لەسەر ئەدا و ئەبێتە ماڵ لەسەرت کاتێک کاری پێنەکەی و لە ژیانی ڕۆژانە تا ڕەنگ نەدات. داواکارم لەخۆی پەروەردگار بکات تەمای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و وەکو چۆن ئێمە لە دنیا هاوڕێتیمان کرد لە قیامەتە ئینشاءالله بیکاتە هاوڕێمان و بیکاتە شەفاعەتکارمان. آمين آمين وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين.